وەڵا باش نییە ئەمە گوێزەکانە قڕناڵەیە و خراپە و باران نەبوو ساڵی گوێز و باخ نەبوو هیچ سەمەرێک نییە و لەبەر بێتاقەتیەوە و باخی خانەخامە گرتووە و جارجارێن پیاڵێ چایە خۆم و تۆ دانیشتمە ڕۆمەوە بەخوا هەر خۆی چمم نە پیاوم ماوە و نە مناڵم و سێ کوڕم هەیە ژنیان هەیە جیان و ئەتر کیمیایەکە هەموو مناڵ و پیاوەکەی بردبوون هەرا خۆم بەتەنیا وەڵا گوێزی هەورامان خراپ نییە باشە بەس زۆرترین هینی ئێران باشە هانەگەرمەڵێ گوێزی ئەمە 2 ساڵە دەرد ناخوا هیچ ئەرە نە پارەکە نە دەردەخوا هیچ تر لەبەرەوەڵێن ئاومانداری و نیشمان کردووە و باخمان پا کردووەتەوە لەبەر ئەوە با گوێزەکان شارۆ بکەن هەر بۆ خواردنی خۆچمان بێ باش خاوە سێ چوار ڕۆژاگەڕم بە شوێن شەنیێرە سە چوومەتە بێخی دنیا بە شوێنی شەنیێرێکە گوێزەکانم بۆ شارۆ بکە ساڵان نەیکردم ساڵ نایکا گوێزەکانی باش نییە ئەمە مەڕوانم تۆزە گوێزە باشە بەخوا هەر قڕناڵەیە هەزار ئێمە بە کیلۆ ئین ناکەن معمەلێ بە هەزار گوێزە دەڵێن 50,000 و ئەگەر باش بێ زۆرترەکا و ئەگەر خراپێ کەمترەکا و تر ئاوە من باخی خۆی چم نییە ئینی خانەقایە ئەمانی دینی خۆیان نییە هەموو باخەوانی